بەنای خۆی گەورە میهرەبان ئێمە وەکو دامەزراوەی پەروەردەی لە قیپیرەمەگڕ و ناوەندی دروست هەستین بە سازدانی فستیڤاڵێکی واتە پێشانگایەکی کاری دەستی بۆ مناڵە چاوگەشەکانی ناوەندی دروست کە سپاس بۆخوا یعنی بە هەمووی کۆی گشتی 125 تەلەبەمان هەیە بەڵام ئەوەی کە کاری دەستەکەی تیا کردووە نزیکەی 100 تەلەبە ئیشی دەستی تیا کردووە کە نور و یعنی خواردن و کێک و ئەوانەی کە توانیویانە لەم پێشانگایە عەرزیان کردووە بۆ مناڵە چاوگەشەکان هەروەها چەندەها کار و چالاکی تریشی لە خۆگرت لەوانە سرود و یعنی شعری مەحوی و چەندەها نالی و ویستیمان ژیاننامەی شاعیرانی تریش لەم فستیڤاڵە بێری نەکایەوە دەستخۆشی بۆ تەواومان بۆ دایکان و باوکانی ئازیزەیە کە هاوکاریمان کردی مناڵە چاوگەشەکان کە توانیان ئەم فستیڤاڵە بەسەرکەوتووی بەڕێبەرین هەروەها وەکو بەڕێوەبەری ناوەندی دروست من دەستخۆشیم هەیە بۆ مامۆستاکان هیوای سەرکەوتنیان بۆ خوازم لەشیان ساغ بێ کە هاوکارم بۆ کردنەوەی ئەم پێشانگایە خۆی ئەم خولی هاوینانە کە ئەکرێتەوە طبعا مناڵان ئەگەر ئەم خولانە نەبێ یا ئەبێ خەریکی فەیسبوک و ئایپاد و ئەوە بێ لە ماڵەوە یا ئەبێ لە ناو کۆڵان بێ کەشتی بێ بنەما فێر بێ بەڵام سواز بۆخوا ئەم دەورانەی سوادەیەکی زۆری هەیە بۆ مناڵەکان لە هەموو بوارەکاندا هەم لە بواری خوێندندا هەم لە بواری دەرسی پەروەردەی و قورئانیشدا سواز بۆخوا ئێمە ئەوە تقریبی 4 ساڵ ئەم ناوەندەمان هەیە و شتی جوانمان پێشکەش کردووە مناڵی جوانیشمان بەرهەم هێناوە ئینشاءڵڵا بە ئیزنی خوای گەورە ئێمە بەردەوامی نەکەر خولی هاوینە خولی زستانەشمان هەیە واتە ناوەندەکەمان بەردەوامیە وەکردنەوەی ئەم پێشانگایانش بەڕاستی بۆ مناڵەکان سوادەیەکی چاکەیە هەم دڵی خۆشە بێ هەم هەوڵ ئەدا بۆ کاری دەستی خۆی هەم لە مێستاوە مناڵەکان فێرەکەین کە ئیشی خۆیان چۆنە سوادەیەکی باشی هەیە بەنای خودای گەورە و میهرەبانەوە ئێمە لە ناوەندی دروستەوە هاتوون بە سپاس بۆ مامۆستا بەناسمان کە پێشانگایەکی بۆ کردینەوە بۆ ئەوەی مناڵەکان بتوانن هەنێشت بفرۆشن و هەندێشتی دەستڕەنگین دروست بکەن و ئێمە چەندین پەروەردە و شت فێر بووین بە نمونە قورئان و پەروەردە و ژیاننامە سپاسی مامۆستاکانەکەین و بۆ ناوەندی دروست قورئان فێر بووین زۆر بە باشی ژیاننامە عەرەبی ئینگلیزی چەندین پەروەردە و ئیشە دەستیەکان مامۆستا بەناس سپاسی ئەەکەین ئەو یارمەتیاوین هەنێ کاری دەستی بە مور و دەزڕەنگین و گوێز و ئیتر بەشە بەخێر بە سەرچاو بەڕاستی ئەم دەورەیە کە کراوەتەوە زۆر سوودی بۆ مناڵەکانمان هەبووە ئەم هاوینە هەموو هەفتەیەک 3 ڕۆژ بەردەوام مناڵەکان هاتوون زۆر ئیسفادیان هەم لە ڕووی پەروەردەیی هەم لە ڕووی تەندروستی هەم لە ڕووی قوتابخانەشەوە دەرسێکی زۆر باشە خوێندووە ئەنجا لەگەڵ ئەوەشە چەندین چالاکیان پێکردوون سەردانی دەرەوەیان کردووە دڵخۆشی مناڵەکان بووە زۆر دەستخۆشیان لێ یەکەم دەستخۆشی لە ناوەندی دروست دەکەم دەستخۆشی لە دایک و باوکانەکەم کە مناڵەکانیان ناردوو بۆ ئێرە بەڕاستی زۆر جێگەی متمانن و دەستخۆشیان لێ یەکەم بەناوی خۆی گەورە و میهرەبان دەستخۆشیم هەیە بۆ مامۆستانی ناوەندی دروست کە فێری ئەم سوزانانەیان کردوون قورئانی پیرۆز ئاداب و ئەو شتانە من لەگەڵ خوشکەکەم و هاوڕەکانم فێری ئەم سوزانانە بووین دروستیەکەین بەڕاستی زۆر سوودمان لێ بینیەوە و چەندها شتی جوانمان لێ فێر بووین سپاسی دایکمەکەم کە هاوکاری ئەم شتە جوانانەیان کرد قورئانی پیرۆز ئاداب ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه و سلم مانی عەرەبی ئینگلیزی